تمام. خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەشەکەین. شەڕەکان کاریگەری هەر لەسەر جونگەیەک دانەناوە، ئەوەی کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر داناوە پرسی دارایی و ئابووری عێراقە کە وێڕای وڵاتانی دەوروبەر و وڵاتانی جیهانی لە عێراقیش دوای ساڵانێکی زۆر بە پێوەستان لەبارەی دابەشکردنی موچە دوومانگێکە بێت قەیرانی دابەشکردنی موچە و خۆیان ئەڵێن کە پارە سیولەی بەردەستیان نییە جنە عێراق پارەی یەدەجی هەیە. دۆخی دارایی عێراق دۆخی عێراق بەگشتی لە ئێستادا لە چه ئاستێکدا؟ ئایا بابەتەکە پەیوەندی بە خودی نەڕۆیشتنی نەوت لە ڕێگەی گەروی هورمز و کەمبوونەوەی هەناردەی نەوتەوە هەیە، یاخود بابەتەکە پەیوەندی بەوە هەیە کە وەکو کوردەڵێ ئینەیەک لە بابەتەکەی هەیە؟ ئێمەش بە دوایە و پرسیارانە ئەگەڕێین. ئەمڕۆ پێنجی ئابە، بەڵام تا ئێستا هەواڵێک دەربارەی موچە هەرێمی کوردستانیش نییە. ئێمەش هەوڵاڵی هەواڵێکین بۆ بینەرەکانمان کە ئایا موچە کەی دێ کەی دەڕوا و کەی دابش دەکرێت. پانۆڕامای ئەم شەو گفتوگۆکە لەبارەی دۆخی دارایی و ئابووری عێراق و دۆخی عێراق بە میوانداری هەرێک لە بەڕێزان سەرەتا لە بەغداوە لەگەڵ بەڕێز دیلان غەفور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆکەین، دوایی لەگەڵ بەڕێز مامۆستا شیروان میرزا ئەندامی خولی پێشوو لە لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆکەین. سەرەتا چینە لای خاتوو دیلان خان، سڵاو لێبێ. ینی من ئەمەوێ بە تێگەیشتنی خۆ جەنابەت شارەزایەکی باشت لە دۆخی عێراق هەیە، ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی. بۆچی بەم شێوەیە تەنانەت ئەمڕۆ مەسەلەن منتەسبینی وەزارەتی کارەبا گردبوونەوەیکی زۆر بە فراوانیان کردوایی بڕیاردرا کە موچەکانیان دابش بکرێت، بۆ وای لێ هاتووە؟ سلااو لە ئێوە و لە بینەرانیش. طبعا بۆ خۆتان نەزانن داهاتی عێراق پشتبەستووە بە فرۆشی نەوت و هەر کاتێک هەر جۆرە کێشەیەک لە فرۆشتنی نەوتا هەبێ، لە دابەزاندنی سعری نەوت هەبێت، مباشرەتەن موازنەی عێراق داهاتی عێراق پێی متەئسیرە بێ و تەئسیری تیاکە. بۆیە لە ماوەی ڕابردوو بەهۆی ئەو شەڕێکە لە مانتیقەکە هەیە و داخستنی گەروی هورمز، ئەمە سەبەبی ڕئیسی بوو کە هەناردەی نەوت لە ڕێگەی ئەو مەمەڕەوە ناکراوە، تەنها عێراق اعتیمادی کردبووە سەر یەک منفەز بۆ هەناردەکردنی نەوت کە داخرا بۆ هۆکاری ئەوەی کە قەیرانێکی دروست بێ، قەیرانێکی دارایی کە داهاتی عێراق لە فرۆشتنی نەوتەوە هیچ داهاتێکی بەدەست نهات، تەنها ئەو ئیراداتانەی کە لە زەرائب و لە منفەزە گومرکیەکان و لەو بابەتانەوە کە هەیبوو. ئەمە بۆ هۆی ئەوەی کە قەیران دروست ببێت. بەڵام لە دوێنێوە لە دوای دەستپێکردنەوەی گفتوگۆکانی نێوان ئێران و ئەمریکا وەکە گرنگترین بند لەو ئەتیفاقیان لەو دانیشتنانە مەوزوعی ئاسایکردنەوەی دۆخی گەروی هورمزە، ئەمە بەڕاستی موژدەیەکی خۆشە، هەنگاوێکی زۆر ئیجابیە بۆ ئەوەی داهات و دارایی عێراق بەرە قۆناغێکی باشتر بڕوا و باش ببێت. بەڵێ ئەوەی کە جەنابەت دەیڵێ فعلەن ئەمڕۆ لە بەغدا و لە پارێزگاکانی تری عێراق احتجاجاتی زۆرە بوو، مزاهرات دەستی پێ کرد و وەزارەتەکان بەڕاستی احتجاجێکی زۆر هەبوو. من خۆم لە وەزارەتی کارەبا بووم ئەمڕۆ. هۆکارێک نەدانی موچە ئەوەیە کە داهاتی عێراق وەکو پێشووتر نییە، ئەو نەوتەی کە ئەیفرۆشت 4,200,000 بەرمیل لە ڕۆژێک دابەزیوە بۆ ملیۆنێک و ئەمە وای کردو بووە هۆکاری ئەوەی کە ئەو داهاتەی کە هەیەی بەشی پێدانی موچە نەکاواتە ئیرادات و نەفقات خەلەلی تایە، نەفقات زیاترە بێ و ئیرادات کەمترە بێ، لەو کاتەیە تووشی ئەم قەیرانە بووین. باشە، وتیان لە مانجی ڕابردوو وەزارەتی دارایی قەرزی کردو لە خۆی لە بانقی ناوەندی، یعنی عێراق یان وەزارەتی دارایی کێشەی دیناری هەیە، دینار مەسەلەن لە ناو لە دەستی ئەوانە نەمێنێ، وەکو وەڵێن بە گوژمە و پارەی لە خزێنەی گەنجینەکانی ئەمریکاوە یان گەنجینەی ناوەندی ئەمریکاوە دێتە بەغدا بە دۆلارە. ینی کێشەی کەمی دینار هەیە، ینی جگەلەوەی کە داهات کەمە. طبعا حجمی کوتلەی نەقدی لە عێراقا
13 تریلیۆن نیوە واتە عێراق ئەو بڕەپارەیە تا مانگی ئایار چاپ کردو تەنها لە سەدا 6 ئەو بڕەپارەیە لە مەساریفەکانە لە بانکەکانەوە حکوومەت سەیطرەی بەسەریا هەیە لە 94 کوتلەی نەقدی لە دەرەوەی ئیرادەی حکوومەتە لە دەرەوەی مەسرەفەکانەوە تا لە ماڵەکانە بەڵێ ئەزمەی سیولە هەیە عێراق کە ئەو پارەی کە هەیەی لە بانکەکانە نییەوە و ئینەما لە ماڵەکانایە بەڕاستی بۆ ئەمەش ینی ئەمە جگەلەوەی کە داهاتمان وەکو مانگانی پێشوو نەبووە بەهۆی ئەوەی کە نەوت نەفرۆشەوە بەڵام لە هەمان کاتە عێراق کێشەی سیولەشی هەیە چونکە ئەو بڕەپارە ئەو حەجمە کوتلە نەقدی کە هەیەی زۆرینەی لە دەرەوەی بانکەکانایە. باشە دیلان خان قسەیەکەیە کە باز لەوە کرێکە لە چوارچێوەی ئەوەی کە گروپە چەکدارەکان لە عێراقا کۆتاییان پێبهێنرێ و نەمێنن باز لەوە کرێ ئەمە دیوێچێتی بەڵام بە شاراوەیی بۆ ئەوەیە کە عێراق زۆر لە قاڵب دراوە دارایی عێراق لە قاڵب دراوە بۆی پارە بە گوژمەنێتە ناو دەستی وەزارەتی دارایی و یان نەچێتە ناو پرۆژەکان و یان نەچێتە ناو بازار بۆی نەگاتە دەستی گروپە چەکدارەکان و تەمویلی خۆیانی پێ بکەن و پێداویستەکانی خۆیانی پێ بکڕن و گەشەی پێ بکەن ئەمە ڕاستی تێدا هەیە؟ لە ڕاستیدا مۆزوعی فەسائیل لە عێراق ئێستا حکوومەت هەم لە منهاجی ویزاریە و هەم لە هەموو بەیان و لێدوانەکانی ئەنجومەنی وەزیران و جەنابی ڕئیسی ویزەراش باس لەواکە کە مۆزوعی سلاح ئەبێ لەژێر سەیطرەی حکوومەت بێت و دوام وڵات بۆ ئەمە 39 دانراوە لە سەرجەم ئەو گروپانە ئەو فەسائیلانەی کە لە عێراقا هەن چەکەکانیان دابنن طبعا ئەمەش پرۆسێکی ئاسان نییە پرۆسێکی معقەدە و پێویستە ئیقناع بکرێن ئەو فەسائیلانە چونکە 4 گروپی سەرەکییان هەتاوەکو ئێستا لەگەڵ دانانی چەکنین لەگەڵ ئەوەن کە چەکەکانیان هەر پێ بمێنێ بەڵام حکوومەت هەوڵی زۆر ئەدات لە گفتوگۆ بەوەی بەناردنی وەفد بۆ لایەن کە چەکەکانیان دابنن ئەکرێ ئەمە یەکێک لە هۆکارەکان بێت کە ئێستا لە عێراقا بەڕاستی ئەو فەسیلانەی کە هەن ساحبی یان داهاتی باشیان بەدەستەوەیە بەڵام کێشە سەرەکیەکە مەوزوعی داخستنی گەروی هەرموزە و ئەوەیە کە ئەو نەبوونی سیولەوەیە کە ئەو پارەیان ئەو کوتلە نەقدی کە طبع کراوە لە عێراقا لە دەرەوەی مەسرەفەکانە بەڕێی من ئەم دوو یعنی ئەمانە هۆکاری سەرەکین بۆ مەسرەفەکان پارەیان تێدانە بانکەکان پارەیان تێدانە بەڕێز دیلان بەڵێ هەروکو باسم کرد لە 106 حجمی کوتلەی نەقدی لە مەسرەفەکانە باقی لە دەرەوە لە ماڵانە ئەمەش بەهۆی ئەوەیە کە بەڕاستی خەڵک سیقەی بە بانقەکانیە سیقەی بەوە نییە کە پارەکەی لە مەسرەفادا بنە و ئەمە بەڕاستی ئیجراعاتی زۆر ئەوێ بۆی جارێکی تر هاوڵاتی عێراقی سیقە بۆ پیا بکات بەرامبەر بە بانکەکان و پارەکانیان لە بانکدان و پێویستیشی بە هەندێ ئیجراعات هەیە لە تعدیلی قانونی مەساریف ئەمەش هەنگاوێکەوە لە جنەی دارایی لە پەرلەمانی عێراق ئێستا دیراسی ئەوە کە قانونی مەساریف لە عێراقا تعدیل بکاتەوە. وەزیری دارایی کەی دێت ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕوونکردنەوە بداویان بانگێش بکرێت لە لیژنەی دارایی یان لە ئەنجومەنی نوێنەران؟ وەزیری دارایی عێراق دوێنێ لە لێدوانێکی فەرمیە داوای کرد لە پەرلەمان کە ئستیزافەی بکەن بۆ ئەوەی دۆخی دارایی عێراق ڕوون بکاتەوە لە ناو پەرلەمان بۆ ئەندامانی پەرلەمان و من پێشم وایە چەند مقتەرەحێکی قانونی هەیە چەند پرۆژەیەکشی ڕەنگە تەسلیمی حکوومەت کردوێ داوای هاوکاری پەرلەمان کا بۆ تەشریعکردنی ئەو مقتەرەحانە ئەگەر بە شێوەی پێشنیار بێ لە ڕاستیە 6 پرۆژە 6 مقتەرەح لە لیژنەی دارایی ئێستا ئێمە دیراسی ئەەکەین هەدەف لێیان زیادکردنی داهاتە تعزیمی ئیراداتی دەوڵەتە ئەمە طبعا ئەکید پشتیوانی
پێویستی بەوە هەیە لۆبیێکی باشی بۆ بکات لە ناو پەرلەمانە بۆ ئەوەی تێپەڕێنرێ. ئەکید ئەو باسی دۆخی ئێستای دارایی عێراقەکات، باسی قەیرانەکات، باسی استراتیژی وەزارەتی دارایی کات کە لە ڕووی ئابوووریەوە خەتەواتەکان کە ئەیگرنە بەر چییە، باسی ئەو سەفەراناکە کە لەگەڵ ڕئیسی وزەرا بووە هەم لە ئەمریکا هەم لە تورکیا هەم لە کۆبنەوەکانی کە ئامادەیە بێ لە ئەتیلافی ئیدارەتی دەوڵەت بێیان لە ئیتاری تەنسیقی بێ. بۆیە هاتنی جەنابی وەزیر بۆ ڕوونکردنەوەی دۆخی دارایی عێراقا و لە هەمان کاتە داوای پشتیوانی ئەکات بۆ تەشریعکردنی چەند مقتەرەح قانونێک یان پرۆژە یاسایەک کە لە حکوومەتەوە بێت بۆ ئەوەی ئەرزیەتی بۆ تەهیئە بکات و ئامادەی بکات بۆ ئەوەی تەشریع بکرێت. یەکێک لەوانە قانونی یەکێک لەو مقتەرەحانە قانونی القروض ويعني قانون القروض والإعانات والمنحات. طبعا ما واتا ام مقترحه ريقا بحكومه دا بوزير دارایی بانجمني وزيران كقرض بكن. طبعا اما سقف زمني هيا بو قرض كان قرضي ناوخوي برێکی معەن یان سەقفێکی مالی پێئەدەن بۆ اقتراز و بۆ قەرزی دەرەکیش بە هەمان شێوە. داوای سەلاحیاتەکە لە پەرلەمان لە کاتێکا گەر ئەزمەیەکی تر ڕووبداتەوە، ئەگەر ڕێکەوتنەکانی نێوان ئێران و ئەمریکا ئەنجامیان نەبێ، لەو حاڵەتەیە تووشی قەیرانی تر نەبن و قانونی قەرز دەبەردەستیان بێ و بتوانن مباشەرەتەن قەرزی ناوخۆیی بکەن و لە هەمان کاتیشدا بۆ پرۆژەکان قەرزی دەرەکی بکەن. دیارە زۆر مقتەرەح هەن بۆ دەربازبوون لەم دۆخەی ئێستای عێراق. یەکێک لەوانە قەرزی ناوخۆیە و قەرزی دەرەکی و لە هەمان کاتە حکوومەتی عێراق گفتوگوی ئەو مقتەرەحەشەکە کە هەندێک ئوسولی سابیتەی هەیە واتە مڵکی هەیە وەزارەتی دارایی ئەمانەش بفرۆشێت وەکو مەعرەزی بەغدادی دووەلی، وەکو خطوتی جەوی عێراقی، وەکو مەتارەکان و هەندێک ئەملاکی تری تایبەت بە وەزارەتەکان. بەڵام لیژنەی دارایی لە دوای دراسەکردنی ئەم سێ پێشنیارە هۆشداری دا بە حکوومەت کە دەست نەبات بۆ فرۆشتنی مڵک و ماڵی حکوومەت لە ئێستاە و ئەکری ئەو مڵک و ماڵانە لە ڕێگەی ئستیسمارەوە یا لە ڕێگەی خەسخەسەوە حکوومەت ئیشی تیا بکرێ و تیا بکات و ئوسوولەکانیشی هەر بۆ حکوومەت بمێنێتەوە. لە ئێستا هەمووی کاتی ئەوێ. ئێستا ئێمە باستی دوێنێ و ئەحداسەکانەکەین بە پێی ڕۆژ. ئێستا گفتوگوەکانی ئێران و ئەمریکا بەرەو پێش چوون، گەروی هورمز کراوەتەوە و بار هەڵگرەکان و شاحینەتەکانی کە نەوتی عێراقیان هەڵگرتووە تێپەڕیون. ئەمانە هەمووی بەوادرێکی ئیجابیە، ئەتوانین بڵێین هەنگاوێکی دڵخۆشکەرە بۆ داهات و دارایی عێراق کە لە ماوەی ڕابردووە لە قەیرانێکی سەخت بووە و ئێستا بەرەو باشبوون و بەرەو هێوربوونەوە. چەند وەزارەت ماوە لە بەغدا موچەوەر بگرێت بەڕێز دیلان خان؟ نیوەی وەزارەتەکان لەگەڵ هەر سێ سەرۆکایەتێکە ماوە. ئەی مەسەلەن ئەمڕۆوە چوارشەمەیە و سبەینی پێنجشەمەیە، کەی موچەی تەمویلی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکرێت بە پێی زانیاریەکانی بەڕێزت؟ موچەخۆرانی هەرێمی کوردستانیش هیچ کێشەیەکی نییە. هەر کاتێ وەزارەتەکانی عێراق تەواو بێت لەگەڵ سەرۆکایەتێکە دەست دەکەن بە ڕەوانەکردنی یعنی دەبێت وەزارەتەکانی بەغدا تەواو بن، سەرۆکاتێکە سەرۆکاتێکە تەواو بێ ئینجا ئەوە ئەنێرن؟ بەڵێ. سەقفێک دانراوە مەسەلەن مودەیەکی زەمەنی لە تا کۆتایی هەفتەی داهاتۆکەی ئەو تاکو سێ سەرۆکاتێکە تەواو بن، ینی هیچ زانیاریەکەی لەو بارەوە؟ بەرز کاکزانە هەموو ئەمانە پەیوەندیان بە هەناردەکردنی نەوتەوە هەیە. لە ئەمڕۆیە دۆخەکە زۆر ئاساییە و نەوت هەناردە ئەکرێ و داهاتی عێراق مەبەستم ئەو هەفتەیە بە پێی زانیاریەکانی بەڕێزت یان بە پێی بۆچوونەکانی بەڕێزت
موچەی نیوەی وەزارەتەکانی تر لەگەڵ سێ سەرۆکاتیەکە تاکەی ئەخایەنێت بۆی خەڵکی هەرێمی کوردستان ئومێدێک لەسەر هاتن و تەمویلی ئەو پارەیە دروست بکات. پێم وایە هەتا ینی ئەمەش طبعا جارێکی تر پەیوەندی بە سوولەی عێراقەوە هەیە و چەند پارە هەیە بە حەسەبی تەوقعاتی من هەتا ناوڕاستی هەفتەی داهاتوو وەزارەتەکانی عێراق تەواو ئەبن لەگەڵ سێ سەرۆکاتێکە. واتە ینی ئەگەرێکێ سێشەم چوارشەمی داهاتوو هیوایە کێوێک کە پارەی موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان بێت. بەڵێ ئەگەر هەیە کە لە کۆتای هەفتەی داهاتووە پێش موچەی هەرێمی کوردستانش ڕەوانە بکرێت. پێشنیازێکید ئەمەش بەڵێ عەفوەن پێشنیازێک هەیە عەفوەن پێشنیازێکەیە کە موچە دابشکردنی موچە لە عێراق ببێتە 30 بۆ 45 ڕۆژ جارشتی وا هەیە کە هەبێت عێراق بەرگەی ئەوە گرێ. وڵای دۆخەکە ینی بۆ هاوڵاتیانی عێراق تازەیە و ڕانەهاتون لەگەڵ ئەو بابەتە هەر لە ئەمڕۆ ینی خۆپیشاندان دەستی پێکرد لە بەغدایە. پێم وایە ئەگەر ئەوە دۆخەکە بەرەو هێوەربوونەوە چێ دۆخەکە ئاسایی ئەبێتەوە لە گەروی هورمز و ئەگەر ئەم دۆخە هێور بێتەوە ئاسایی بێتەوە لە ماوەی داهاتوە و کێشەیە بەردەوامی نەبێت. هەرچەندێ عێراق ئێستا لە هەوڵی جدیە کە لە ڕێگەی منفەزەکانی تریشەوە منفەزەکانی تری عێراقیش چالاک بکاتەوە و نەوتی تیا هەناردە بکرێت وەکو منفەزی ئەو معبەری بانیاس و عەقەبە و ئەمڕۆ لەگەی بەحری ئەحمەرەوە دەریای سوورەوە بەنیازی ئەوەن کە نەوت هەناردە بکەن لە ڕێگەی جیهانەوە ئەو عەقدەی کە جەنابی ڕئیس وزەرا ئیمزای کرد. یعنی ئەمانە هەمووی بەوادرن بۆ ئەوەی کە ئەڵێن داهاتی عێراق بەرەو باشتر ئاچێت. بەڵێ بەڕێز دیلان خەفور ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ دەرفەتە خاتون. سوپاس دەکەم. ئەلبەتە دۆخی دارایی عێراق ئالۆزەل لە کۆمەڵێک ڕوانگەوە پێویستی بە شرۆڤەی ورد هەیە و بۆ گەڕانەوە بۆ دواوە هەیە بۆ کێشەکەڵەکە بۆکانی هەیە لەگەڵ بەڕێز مامۆستا شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێشوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆکەین. بەڕێزان لێرەیە مامۆستا سڵاو لێبێ. زۆر سپاس دەکەم بۆ زۆر سپاس. مامۆستا ئەنی دۆخەکە گەیشتوتە ئەوەی پێشنیازی ئەوە هەبێت 30 بۆ 45 ینی لە 30 ڕۆژ بۆ 45 ڕۆژ یا موچە دابش بکرێت عێراق دەست ببا بە فرۆشتنی کۆمەڵێک لە مۆمتەلەکاتەکانی یعنی عێراق بەچی لەو قەیرانە دەربازە بێت یان ئەکرێ بڵێن عێراق بە تەواوەتی لە ناو قەیرانی بێموچەیە بێت. زۆر سپاس سڵاو ڕێز بۆ بەڕێستان و بۆ بینەرانی خۆشەویست. طبعا واقعەکە ئەوەیە کە عێراق لە قەیرانی ئیدارەدانی پارەکەیدایە. یعنی بەڵێ عێراق پارەی هەیە ڕاستە داهاتی کەم بووە یعنی داهاتی کەمە بەڵام لە ئەساسدا عێراق نەیتوانیوە ئیدارەی ئەو پارەیە بدا کە چاپی کردو یا ئیدارەی ئەو پارەیە بدا کە هەیەی. طبعا کۆمەڵێک باڵین ئەگەر باسی سەبەبەکان بکەین یەکەم سەبەبی ئەوەیە کە ئاعتیمادی زۆری لەسەر هەمووی ئاعتیمادێکی لەسەر فرۆشتنی نەوت بووە و نەوتیش تەنها بیریان لە یەک دەروازە کردوتەوە. یعنی زیاتر لە 90 بۆ 93 داهاتی عێراق لە فرۆشتنی نەوتەوە بووە. نەوتیش تەنها ئەوە بوو کە لە بەندەری بڵین ئەم قەسر ئەوانە لە بەسڕە بە گەری هورمزدا با بڵین بە کەشتی فرۆشاوە و بیریان لەوە نەکردوتەوە ڕۆژێک ئەوە مشکلێ بۆ دروست بێت لە شوێی کە بفرۆشین. تەنانەت بۆڕی هەرێمی کوردستان لەگەڵ بەندەری جیهان خۆت دەزانی ماوەیەکی زۆر مشکلی بۆ دروست بوو ماوەیەکی زۆر دوای شکات کرا دوایی ئەوە بوو کە ئێستا بیر لەوە دەکەنەوە کە زیادی بکەن یعنی ئەو بڵێ دەیانەوێت لانی کەم بگەێنە 750,000 بەرمیل ناردنی نەوتی عێراق باڵین بە هەرێمی کوردستانەوە بۆ بەندەری جیهان لە ڕێگەی ئەم بۆڕیەوە و بیر لەوە دەکەنەوە بۆڕیەکی دیکە بۆ بەندەری بانیاس ببن بە ناو سووریادا. یعنی بەڵام ئەوانە با بڵین پلانی درێژخایەنن بەو ئەوەی دەڵێ ئەو درەنگە بەو زوێی ئێستا ڕناگا. تەمان ئەمە خاڵی یەکەم کە سەبەبەکەیەتی. خاڵی دووەم ئەوەیە کە
داهاتی نانەوتی لە عێراق کەم بووە و بیریشان لێ نەکردێتەوە بەڕاستی. یعنی با بڵین زەڕی بێە باجە پارەی ئاوە کارەبایە خەدەماتە زۆر شتی دیکەیە بیریان لەوە نەکردێتەوە لەبەرەوەی نەوتەکە زۆر بووە و پارەیەکی زۆری کردو و پارەی نەوت گەڕاوەتەوە و گۆڕیوانەتەوە و داویانە بۆ موچە بۆ تەژغیلی. ئێستا ئەویش یەکەکە لە سەبەبەکان لە ڕاستیدا سەبەبی تر ئەوەیە کە کاروباری بانقی نەیتوانیوە متمانە لای هاوڵاتی پەیدا بکە. یعنی هاوڵاتی موچەکەی لە بانقە خێرا دەچێ ڕای دەکێشێ بە کارتەکەی یعنی ئیش ناکات چی پێ بکە. فترەیەک بە نمونە لە بەنزیخانەکانی بەغدا بەنزینی پێ دەکرا دوای ئەوەش وەکو پێویست سەری نەگرت. یعنی مەبەستم ئەوەیە ئەگەر عێراق بیتوانی بە کاروباری بانقی بە تایبەتی دەفعی ئەلکترۆنی ئەوەی کە بە کارت تۆ بەسەرەن لە وڵاتانی دراوسێ لە ئێران لە تورکیا لە زۆر شوێنی دیکە پێویستت بە پارەی نەقدی نییە. ئێستا هەمومان دەزانین یەک لە کێشە گەورەکانی عێراقەوەیە کە پێویستی بە پارەی نەقد هەیە. نەیتوانێت هەیە وەنی بڵێ عێراق دەزانی عێراق پارەی هەیە تەماشایکە ئەوەی کە باسی بوین ئایا عێراق پارەی هەیەیان پارێنی. عێراق پارەیەکی زۆری چاپ کردووە تا مانگی چوار بە پێی داتاکانی بانقی مرکزی گەشتۆتە نزیکەی 113 تریلیۆن دینار. بەڵام لەو 113 تریلیۆن دینارە نزیکەی 8 بۆ 8.5 تریلیۆن دیناری لای حکوومەتە لە بانقەکانی حکوومەتدایە یان لە بانقەکاندایە. ئەوەکەی کە دیار نییە بەو مانای کە نەک ئەوە نیە ینی لای هاوڵاتیە لای شەریکاتە براوەتە دەرەوەی عێراق یعنی لە بەردەستی حکوومەت دانیە. ئێستا حکوومەت بۆ ئەوەی کە پارە بدە دەگەڕێت بەسەر من لە بانقەکاندا سیولەی نییە. اینجا خاڵەکی دیکە طبعاً ئەو دۆلاری کە دەیهێنێتەوە چۆن بیگۆڕێتەوە. یعنی دۆلار چۆتە دەرەوە ئەمریکا لەسەرەوە مەسەرەن ماوەیەک سزایدا ماوەیەک ڕایگرت دۆلاریش کە دەهێنەوە خۆ هەر دەبێت جارش دیکە بیکەنەوە بە دینار. بانقی احتیاطی بانقی مرکزیش بە نمونە ئەوەندەی کە قەرزیان لێکرد بە دۆلاریان بە دینارە خۆی احتیاطی بانقی مرکزی بە دۆلارە دۆلار ینی پێڵەن عملەی ئەجنەبی یان باڵین عملەی ساعبە دۆلارە و لەگەڵ هەندێک دراوی دیکەی وڵاتانی دیکە بەڵام بە زۆری دۆلارە زائیدنەوەکێکە زێڕە. فترەیەک دەستیان بۆ ئەوەش بردووە یان با بڵێن قەرز. ئەنجا دینە سەر قەرزی دەرەچی و قەرزی ناوخۆ لە 2021ەوە قەرزی دەرەچی بەپێی یاسای موازنە منعکراوە ناتوانێت حکوومەت قەرزی دەرەچی بکە. ئێستا بۆ ئەوەی قەرزی دەرەچی بکات دەبێت جارێکی دیکە داوا لە پەرلەمان بکە یاسا دەربچێ. هەوڵک هەبوو لە ڕابردوودا لە ڕێگەی محکەمەی ئیتیحادیەوە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان یان بەبێ دەرکردنی یاسا سەلاحیەتێک بدەنە حکوومەت بەڵام پێم وابێ ئەوە بێدەنگەی لێکرا چکە دەبێتە خۆی لە ڕووی یاساییەوە نایاساییە لە ڕووی اقتصادیەوە خۆکوشتنە تۆ بۆ موچە پارە لە دەرەوە قەرز بکەیت دەکرێت بۆ پرۆژەیەکی استراتیژی گەورە محەتەیەکی گەورەی کارەبایە سەدێکە مەسەلەن بەرمنش ینی پرۆژەیەکی استراتیژی گەورە کە عائیداتی داهاتەکەی زۆر بێەوە بۆ وڵاتەکە زۆر باش بێ حکوومەت هەم بتوانێت بە عائیداتی ئەوە بە داهاتی ئەوە قەرزەکەشی بداتەوە بۆ خۆشی قازانجکە ئەمە دەبێ. بەڵام تۆ بۆ موچە پارە قەرزکەی لە دەرەوە ئەمە شتێکی اقتصادی خراپە. اینجا قەرزی ناوخۆش ئەوەندەی کە پێویست بۆ کردوویەتی زۆر ئێستا قەرزی ناوخۆ زۆر زیادی کردووە کەواتە بە شێوەیەکی گشتی عێراق پارەی هەیە احتیاطەکەشی زۆرە تا ئێستا بەڵام داهاتی کەمە لەم دوو سێ مانگەی ڕابردووە داهاتی ئەوەندە کەم بووە کە ئەگەر بەراوردی بکەیت بە خەرجیەکانی مانگانە لەوانەیە نزیکی بگاتە 7 بۆ 8 تریلیۆن دینار کورتێنانی هەبووە لە چاو داهاتی بەڵێ چونکە بۆچی فرۆشتنی نەوتی زۆر کەمی کردووە یعنی ئەوەی کە داتای با بڵێین شەریکەی سۆمۆیە نزیکی 2 تریلیۆن تا 3 تریلیۆن دینار داهاتی نەوت بووە لە مانگی ڕابردوو داهاتی نانەوتیش هەرکەم بووە خەرجەکەشی گەشتۆتە نزیکەی 10 تریلیۆن 11 تریلیۆن دینار و زیاتریش ئەمە کورتێنانەکەی نزیکی بۆ 7 بۆ 8 تریلیۆن دینار دەچێت بە تەقدیری کەواتە ئەمە دەست بۆ احتیاطی بانقی مرکزی بی احتیاطەکە دادەبەزێ تەسیر لە بەهای دیناری عێراقی دەکات. قەرز ئەوەی لە دەرەوە قەرز بداتێت تەمان پێویستی بە یاسایە و پێویستی بەوەیە اینجا لەوانەیە داوای فائیدەیەکی زۆریش بکە و پێویستی بەوەیە. قەرزی ناوخۆ لە چێ قەرز دەکەی یعنی ئەوەی کە باس کراوە
دینار چاپ دەکەی ئەوش پێویستی بە ڕێکاری خۆی هەیە سیاستی بانقی مرکزی دەبێت سەر بەخۆ بێ نابێ حکوومەت تەدەخلی تێدا بکە ئەمەش پێویستی بە ڕێکار و هینی خۆی هەیە بە شێوەیەکی گشتی فعلەن ئێستا عێراق لە ئەزمەی کۆکردنەوەی ئەو دینارەدایە کە لەناو خۆدا هەیە و یعنی یەک لە ڕێگە چارەکانی ئەوەیە کە بتوانێت چۆن ئەم دینارە لای خەڵک و لای شەریکاتوانە بێنێتەوە لای حکوومەت هەندێک هەنگاوی ناوە لە فرۆشتنی با بڵین هەندێک سەنەدات و ئەوانە طبعا ئەویش وەکو پێویست نەبوو بۆچی چونکە متمانە بە بانقەکان نییە یان با بڵین متمانە بەوە نییە کە خەڵک بچێ پارەی خۆی لای حکوومەت دانێ وانە لای حکوومەت دانێ بڵێ با پارەکەم لای تۆ بێ بە فائیدەی ئەوەندە یان مەسەلەن بەرمنە ساڵێکی تر ئەوەندەم بدەوە یان ئەو بەو شێوێ بۆچی چونکە ڕؤیای حکوومەت دیار نییە ڕؤیای حکوومەت وازح نییە سیستەمی بانقی تا ئێستا سەرکەوتوو نەبووە دەفعی ئەلکترۆنی وەکو پێویست نەچۆتە پێش لە ڕاستیدا هەنگاوەکی دیکە بۆ ئەوەی کە حکوومەت ئەوەندە پێویستی بە سیولە نەبێ دەبێ هەوڵدا ئەو شەریکاتی با بڵێن کە لە ڕێگای کارتەوە پارە دەدەن و لە بازاردا و لە زۆر شوێندا وای لێ بکات کە خەڵک پێویستی بە نەقد نێنێ بەکار بتوانێت شت بکڕێ لانی کەم هەندێک ڕێکار هەیە بەسەر بنمونە ئیشوکاری حکوومەت یان ئیشوکاری بینی شەریکات یان یعنی بە خێرایی هەندێک هەنگاو بنێ کە حکوومەت ئەوەندە پێویستی بە سیولە نەبێت بەڕاستی ئەوە کێشەکەیە بەڵە گەورەکەی باشە ئێستا پێشنیاز بیان قسێک هەیە کە بیکەنە 45 ڕۆژ ئەوە دەگرێت ینی سیاسیەوە کاکزانە ئەمڕۆ لە بەسڕش و لە بەغدا خۆپشاندان هەبووە لەسەر دواکەوتنی موچە بۆ چکە چەند وەزارەتێک تا ئێستا موچیان وەرنەگرتووە سێ سەرۆکایەتێکە موچەی وەرنەگرتووە وەزارەتی کارەبایە وابزانم تەندروستیە تەربیە نازانم ینی هەندێک وەزارەتی گەورن موچیان وەرنەگرتووە بەڵام بە تەسەوری من ئەوەی کە من لە بەغدا بووم و بینی و مەوهیم بووە دەکرێت بەسەر بەرمێت چەند ڕۆژێک 3 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژ دواکەوتن بەڵام خەڵک دواکەوتنی موچە یان با بڵێن پێدانی موچە بە 40 ڕۆژ 45 ڕۆژ قبوڵی ناکە نەخێر دوو ئەوەی کە پێی دەڵێن با بڵێن بنمونە لە سەدا ئەوەندە و ئەوە ئەوش قبول ناکە دەکرێت وەکو باسم کرد حکوومەت بنمونە ڕێنجێکدا بنێ بڵێ تۆ پارەکەت لە حسابی بانقیدا بنمونە دەتوانی لە سەدا هەفتای ڕاکێشی وەکو نەقد موچەکە بێت وەکو خۆی لە سەدا هەفتای یان لە سەدا 60 یان لە سەدا هەشتای ڕاکێشی وەکو نەقد ئەوەی تر لەناو کارتەکەدا کە دەبێنێت بتوانی بۆ هەندێک معاملاتی حکومی بۆ هەندێک شتکڕین بۆ بەسەرم لانی کەم بنمونە لە هەنگاوی کەمدا سوتەمەنی بنزین ئەوە بە هەنگاوی خێرا دەکرێت ینی دەکرێت بە هەنگاوی خێرا دەکرێت حکوومەت ئەوانە بکاتە کار ینی ئەو کاتە حکوومەت پێویستی بنمونە تۆ کاتێک کە دەچیت موچەکەت ڕابکێشی بۆ تێ لە سەدا هەفتای بە نەقتی ڕابکێشی وەکو پێشنیار تەوانە وەکو هینی وەکو بڵێن نمونە دەهێنمەوە سەداسی کە دەمێنێتەوە لە ناو کارتەکەتدا بتوانی بەکاری بێنی بەڵام ئەوەی من تێگەیشتوم نازانم ینی گۆڕانکاری چی ڕوویدا بێ بەڵام یەکەم 45 ڕۆژ و 40 ڕۆژ و 45 ڕۆژ خەڵک قبولی ناکە لە حکوومەت دوو ئەوەش قبول ناکە مەسەلەن موچەکەم بکرێتەوە بە ناوی پاشەکەوت بە ناوی هەرچیەوە بێت و ئەم تاخیر بوونەش لەوە زیاتر بخایانێ ئەزمەی گەورە بۆ حکوومەت دروست دەبێت ئەزمەی گەورە دروست دەبێت پرسیارم لە دیلان خان کرد مەسەلەن ینی مامۆستا قسەیەکێ کە پارە زۆر لە قاڵب درراوە بۆی نەگاتە دەستی فەسایلەکان ئەو ڕاستیدا هەیە دەزانی ئەمریکا زۆر متابعی ئەوە دەکا کە ئەو پارەی هاتوۆتە ناو عێراق چی لێ هاتووە و لە شوێیە بچی لێ دێ و ئێستا زیاتر لە جاران فعلەن چاودێری پارەی عێراق دەکا بەڵام ڕاستە نەگاتە دەستی فەسائیل بەڵام نەگاتە دەستی فەسائیل بەوە نییە تۆ موچە خۆر ڕابگریان موچە خۆر ببڕی یعنی تۆ بەسەلە بەرمنە شتی تر هەیە و پێتوانە بێ ئەمریکا نەیزانێ فەسادی مەسەلەن بەرمنە لە هەندێک پرۆژەی گەورەی نەوتدا هەیە لە هەندێک پرۆژەی بنمونە با بڵێن کارەبادا هەیە لە با بڵێن خاڵە سنووریەکان هەندێک فەسائیل حسەیان هەیە ئەلەوێ حکوومەت دەتوانێت دەست بۆ ئەوە بەرێ زۆر لە مەسەلەی سیناریۆ عەدنان جومەیلیدا دەستکەوت لە پارە لە تەنور دەردێنرا لە ناو باخ دەردێنرا لە مەسبەح دەردێنرا ینی پێت وایە ئەوە ئەمن بۆ خۆیدیکە هەبێ ئەمن بۆ خۆم قەناعەتێکم هەیە هیچ بەڵگەم نییە لەسەری بەڵام بە تێگەیشتنی من چونکە مەحکەمەی ئیتیحادی بڕیارەکی دەرکرد دەڵێ
مفاوزات یان با بڵێن ڕێککەوتن دەکەین لەگەڵ ئەوانەی کە با بڵێن ناویان لە فەساددا هەیە پارەکە بژێرنەوە مەلەفەکەیاندا دەخرێت تەوەقع ناکەم یعنی من بۆ خۆم عەدنان جومێلی لەو هەموو شوێنە جیاوازە دوورلەیەەکە ئەو هەموو پارەی شار بێتەوە بە قەناعەتی خۆم هی خەڵکی ترە بە ناوی عەدنان جومێلیەوە دەیجێڕنەوە ئەنیەوە بینە وەکو باسم کرد هیچ هینم نییە هیچ بەڵگەم لەسەری نییە سیر دەکەی گەر هەموو ڕۆژە ملیارێکی وەرگرت پێ ناکاتەوە بەزانی بن بە پێی معلوماتی من عەدنان جومێلی 2 ساڵەوە چیل وەزیرە بەڵێ لەماوەی بۆی بە وەکالەتیش بووە لەماوەی ئەم 2 ساڵەدا کوێڕە ئەم هەموو پارەی بردوو ئەو هەموو شوێنەی بەرتیلی وەرگرت پێ ئەو هەموو شوێنەی دۆزیەوە و لەو هەموو شوێنە ئەو هەموو زێڕۆ یعنی بە قەناعەتی من داپۆشینی فەسادی هەندێک خەڵکی ترە بە عەدنان جومێلی تازە و هەر ژیراوە پێوە بووە هەندێک ناوی دیکە لەژێر مەلەفی ئەودا شاردرا بنەوە ئەمە وەکو باسم کرد یعنی تەوەقوع هیچ بەڵگەم لەسەری نییە چونکە تەماشایکە لە سەلاحەدین و تکریت لە بۆ سامەڕام مەسەلەن بۆ مووسڵ بۆ فلان شوێن بۆ هەولێر یعنی تۆزێک قورسە کەسێک توانی بێتی ئەم هەموو پارەیە بشارێتەوە لەم هەموو شوێنە جیاواز و دوورلەیەەکە بەبێ ئەوەی مەسەلەن بنمونە کەشف ببێ یعنی چی لە پشت بووە چی وەزیرێک بووە چی لە پشت بووە وانە بۆیە بە تەوەقوعی من ئێستا بەشەکی زۆر لەو پارانە خۆ فعلەن پارەی عێراق چی لێ هاتووە ئەو هەموو پارەیە بە دۆلار لە ئەمریکاوە هاتوتە بانقی مرکزی ئەو هەموو دینارە چاپ کراوە چەندی لای حکوومەتەوەکو باسمان کرد لە 8 تریلیۆن بۆ 9 تریلیۆن لای حکوومەتە ئەوەکەیکە یان لای خەڵکە یان لای شەریکاتە وانە یان ئەوە تا عەدنان جومێلیەکان شاردویانەتەوە و بەشێکیشی براوەتە دەرەوەی عێراق لێمان تێک نەچی بۆیە ئەمریکا ئێستا تۆندە لەسەرەوەی کە پارەی عێراق چی لێ بێ و ئەمریکا زۆر بە وردی ئاگای لێتی هەم لە دۆلار هەم لە دینار مانای ئەوە نییە نەزانێ چی لێ دێت بەڵام لەوانەیە بنمونە ئەوەی ئێستا لەگەڵ حکوومەتەکەی عەلی زەیدی چاوەڕێی ئەوەی بکات کە وەکو ئیجراعات و جێڕانەوەی پارە و شەڕی فەساد دەیکا لەوانەیە پێشتر ئەمریکا هەم چاوی لێ هەم چاوەڕێی دەرفەتێکی کردبێ هەم لەوانەیە حکوومەتەکانی کە نەیان کردبێ بەڕاستی یعنی ئێستا دەرفەتێک هەیە هەم بۆ ڕوبەڕووبوونەوەی فەساد و گەندەڵی هەم بۆ لە قاڵبدانی فەسائلەکان جا یەک لە ڕێگاکانی لە قاڵبدانی هێزە چەکدارەکانی دەرەوەی حکوومەتەوەیە کە سەرچاوی داهاتیان ببڕن مامۆستا شیروان دنیا چی لێ هاتووە ئێستا دەبێت چکە دەستمان لە ناو ژیرفانی بەغدادایە هیچ پێشنیازێک نیە بۆ هەرێمی کوردستانیان هیچ بابەتێک نیە باسیکەین هەر چاوەڕێی نەگەرەوان گوژمەیەک بنێرن و بەسەر بانقەکاندا تەوزیعکردیانی هەرێمی کوردستان هیچ ڕۆڵی دەبێت لەوەی هاوکاری بەغدا بکە بۆ چارەسەرکردنی و دۆخەیە نازانم ینی هیچ ڕێگەیەکی هەیە هەرێمی کوردستان تەڵعان یەکەم لە دەبێ هاوکارە و هاوکاریش بێ زیاتر لەوەی کە خێرا هەناردەی نەوتی عێراق بە هەرێمی کوردستانەوە لە ڕێگەی ئەم بۆڕێەوە دەست پێ بکاتەوە بۆ تورکیا ئەمە هەنگاوەکی باشە هەم بۆ هەم نیەت پاچیە هەم بۆی خۆیەتی هەم بۆ یارمەتیدانی عێراقیشە لەم دۆخە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم بابەتی گومرگەکانی با بڵێن دەواازە سنووریەکان و بابەتی ئەسیکۆدا تا ئێستا 1-2 خاڵ هەیە هەر لەگەڵ عێراق نەگەشتە ڕێکەوتن من پێم وایە هەرێم حەقی خۆیەتی داوای ئەو داهاتی خاڵە سنووریانە بکە کە لە ئەسیکۆدا دەچێتە ناو بانقی مرکزی مەسەلەن بەرمونە لە برایم خەلیل لە باشماخ لە حاجی ئۆمەران لە پەروێزخان لە فڕۆکەخانەکان داهاتی گومرگ لە ڕێگای ئەسیکۆداوە چەندی دەچێتە بانقی مرکزی ئەمە داهاتی هەرێمی کوردستانە دەکرێت بەراوردکرد دەکرێت مەسەلەن بەرمونە حکوومەتی هەرێم حەق خۆیەتی ئەلەوەیان بەسەلەن تا چەند دەسەڵاتی دەبێت لە ناو سیستەمی ئەسیکۆدادا لە دەواازەکانی خۆی ئەمە حەق خۆیەتی بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ڕوبەڕووی ئەوە بێتەوە نەهێڵێ سیستەمی ئەسیکۆدا جێبەجێ بکرێ ئەمە خراپە و من پێم وایە دەبێت لەوە هاوکار بێ ڕاستە هاوکارە دووسێ کۆبوونەوەیان کرد بەڵام تا ئێستا لەسەر هەندێک خاڵ نەگەشتنەوە ئەمەش خاڵی دووەم کە حکوومەتی هەرێم دەتوانێت بیکە و خاڵی سێم حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی دەبێت بۆ موازنەی 2027 خەمی خۆی بخوا بۆ بەمانای کە جارێ یەکەم ئێمە نزیکەی 35 بۆ 40 هزار فەرمانبەرمان هەیە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت موچیان بداتێت هەم گرێبەست و هەمی دیکتر دەبێت هەوڵدا لە موازنەی 2027 ئەوانە جێگا بکاتەوە
و بیخاتە سەر کردیانە بەڵێ حکوومەتی عراقی ئەمە هەوڵێک هەیە وردە خەریکن دوو جگەل لە موچە زەمانەتی با بڵێن پشکی هەرێمی کوردستان لە موازنە بکە یعنی بە کوردیەکەی لە زیادکردنی داهاتی عراق بەشدار بێ و داوای مافی خۆشی بکە لە هەم لە موچە ڕێگای دەتوانێت تەنها بەم ڕێگای ئێمە ڕێگایکی دیکەمان نیە بڵێن یعنی لە ئێستادا تۆ ناتوانینەوەت بفرۆشی ڕێکەوتن لەگەڵ تورکیا عێراق تازە ڕێکەوتنەکەی بۆ ماوەی ساڵێک لەگەڵ تورکیا درێژ کردوێتەوە بۆ ئەوەی ڕێکەوتنێکی درێژخایەنی چەند ساڵە بکەن بەڵام ساڵێکیان داناوە بۆی لە ماوەی ئەم ساڵدا گفتوگۆی زیاتر بکەن ئەمە یەک دوو هیچ عاملێکی چێ ئیقلیمی نێودەوڵەتی ئێستا لە ساڵحی ئەوەیە تۆ جارێککە بڵێ وەڵام من نەوت بۆ خۆم دەفرۆشم پارە بۆ خۆم وەردەگرم ئەمە تقریبا یعنی ڕستکیشی زۆر گەورە بەسەری ڕسک یعنی بەسەر چوو کاتەکەی ئێستا وایە هینی ئەوە نیە بۆیە ناچار هەر ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی جارێکی دیکە داهاتی نانەوتەکانی و ناوخۆی زیاد بکە خەرجەکانی کەمتر بکاتەوە و وەکو باسم کرد ئەوەی کە بابەتی موچەیە هەمووی بخاتە سەر بەغدا و زامنی بکات لە موازنەی 2027 لەوە زیاتر نییە لەوە زیاتر هیچ تیکرد ناتوانێت ئێستا حکوومەتی هەرێمی یعنی گەر بەغدا ئێستا ئەو گژمە پارەی نەنێرە دەبێت هەر چاوەڕێکەین دەستخۆینە ژێر سەرمان تاکو یعنی ئمە بەداخەوە طبعاً تەنانەت لەم دوو مانگەی کە بەغدا مەقاسەی 120 ملیارەکەش دەکا دابشکردنی موچە لە هەرێمی کوردستان بە تایبەتی بۆوانەیە کە گرێبەستن و موچیان لەسەر هەرێمی کوردستانە زۆر دواکەوت یعنی نزیکە دەچێتە 15 ڕۆژ 20 ڕۆژ دوای ئەوەی کە بەغدا گوش بە پارەیە دەنێرێت بەڕاستی و ئەوە ئەگەر چارەسەر نەکرێ مانگ بە مانگ تەراکم دەکا و باربرانی و قورسایەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان زیاد دەکات. بەڵێ پێت وایە ئەوەی ئەو ڕێکەوتنی ئێران و ئەمریکا کاریگەری دەبێت لە سەرمەسەم فرۆشینەوتەکە زیاتر بێسام ڕۆگوتیان کەشتێنەوت هەڵگرەکانی عراق بەبێ کێشە تێپەڕین بە خۆی مشکلەکە ئەوەیە تا ئێستا یعنی دیار نییە بۆ هەیە ئەم شە تویتێکی ترامپ وەزعەکە تێکداتەوە نی مشکلەکە لە ڕاستیدا ئەوەیە پشتی پێ نابەست هەرچەند یعنی ئاماژەکان هەموو بۆ ڕێککەوتنە بەڵەوە ئاماژەکان هەموو بۆ ڕێککەوتن و دووبارە نەبوونەوەی شەڕە بە تایبەتی شەڕ بە و فراوانەیە کە لە سەرتاوە دەستی پێکرد یعنی ئەگەر دیقەت بێ لەم ئەخیرا و شەڕی ئەو ئەخیرەش زۆر فراوان نەبوو هەر زیاتر تەرکیز بوو لەسەرەوەی کە زەخت لە ئێران بکرێت لەسەر بابەتی هورموز بۆیە بە تەوەقع دەکرێت ڕێککەوتن نزیکترە تاوەکو ڕێک نەکەوتن و ئەوە بە دڵنیاییەوە دەرگا دەکاتەوە بۆ جارێککە فرۆشتنی نەوت بەڵام عێراق بەڕاستی دەبێت بیر لەوە بکاتەوە ئەمە گەروی هورمز بوو بەهین یعنی ئەوەی ئەو ئەهمێتێکی ئێستا هەیەی نێودەوڵەتیەن و بە تایبەتی لە لای ئێران لە پێشتردا ئەو بەو کورسیە نەبوو یعنی بەرپرسانی ئێران بۆ خۆیان دەڵێن ئێمە هەتا ئێستا هەستمان بە گرنگی ئەم گەروە نەکردووە لەمە دووە تەوان هەستی پێ دەکەن و بەرپرسیان هەیە دەڵێ من لە نەوەت گرنگترە بۆ ئێمە بۆیە لەگەڵ دووبارە بوونەوەی هەر کێشەیەک هەمان کێشە دروست دەبێتەوە بۆیە عێراق دەبێت بیر لەوە بکاتەوە ڕێگاکانی فرۆشتنی نەوتی زیاد بکە ئەوەی بەندەری جیهان بەهێز بکات ئەوەی بانیاز تەواو بکات من نازانم لە ئوردونەوە بۆ عقبە بامزان شتێکی دیکەیان هەیە ئایا جەدواکەی بۆ عێراق چۆنەیان چۆن نییە ئەمە یەک دوو عێراق هەوڵدا سێکتەرەکانی تری بەقوت بکە کاکزانە ئێمە نزیکەی 2 ملیۆن کەس زیارەتکار هاتووە بۆ عێراق لە جیاتیەوەی عێراق سوودی لێ ببینێ عێراق بەعکسەوە مەسرەفەکی زۆری لێ کردووە نەوەکو حکوومەت وەکو خەڵک باشە خۆپارەی خەڵکیش هەرکی ڕاستە مەسەلە قەناعەتێکی دینیە و کەسەکە بەهینی خۆی بەسەرەن دەچێ خزمەتی ئەم خەڵکە دەکات بەڵام باشە خۆ لە سعودیەش وایە کە هەتێک خەڵک دەچێت بۆ حاجی وانە لە ئێرانی شوایە کە مەبەستم ئەوەیە لە عێراقدا دەرفەتی بەقوتکردنی سێکتەری گەشت و گوزار و بە تایبەتی گەشت و گوزاری دینی زۆر هەیە دەبێت عێراق بیر لەوە بکاتەوە بکاتە دەرفەت بۆ زیادکردنی داهاتی نانەوتی کشت و کاڵ کەمن ئەو وڵاتانەی وەکو عێراق ئاوی شیرین زەوی بەپیت و ینی مەجای با بڵین بەرەو پێشتونی کشت و کاڵیان زۆر زۆرە تەمان بە هەرێمی کوردستانیشەوە یعنی ئەم سێکتەرش دەبێت زۆر دەعم بکرێ پیشە سازی بۆچی بەنمونە عێراق بەشی زۆری پارەکەی بیر لەوە بکاتەوە لە بچووکترین شتەوە تاکو گەورەترینشت لە دەرەوە هاور دەبکە ئەمانە درێژمەودان بەڵام مەبەستم ئەوەیە ئەگەر گەروهورمزی بۆ بدرێت تا گەرێمە لە پار ئەوە بکرابە ئەم ساڵ نەتیجەی دەبوو ئەگەر گەروهورمزیش کرایەوە فرۆشتنی نەوتی عێراقیش دەستی پێکردەوە هەبوو
دەبێت لە ڕۆژگارێکی ئاوا بترسین و بەڕاستی دەبێ ئەم سێکتەرانە بەهێز بکرێن بۆ ئەوەی اقتصادی عێراق هەمیشە لە بەردەم ئەم هەڕەشە گەورانەدا نەبێت. حکوومەتەکەی دکتۆر عادل عەبدولمەجید بیرەوەنی بەڵێ پێتوانی ئەوەی عەلی زەیدیش بۆ دەردە بڕوا فەرقەکە یەک خاڵی زۆر جەوهەریە ئەوش ئەوەیە حکوومەتەکەی بەڕێز عادل عەبدولمەجید لەسەر بابەتی فەسائل هێزە چەکدارەکان و لەسەر بابەتی ئەو ئیتیفاقی کە لەگەڵ سین کردی ئەمریکا دەستی لێبەردە. حکوومەتەکەی بەڕێز عەلی زەیدی تا ئێستا ئەوەیە کە ئەمریکا دەستی پێوەیەتی بۆ ئەم فەرقەی زۆر جەوهەریە پایەکی گەورەیە بۆیە تا ئێستا تەسەوڕ دەکرێت کە عەلی زەیدی بەردەوام بێ و پشگیری ئەمریکاشی هەیە. یەک هین خراپ بوو لێدانەکەی سعودیە خراپ بوو لێدانەکەی سعودیە خراپ بوو بۆستم ئەوەیە لە ناوخۆی عێراق ئێستا حالیەن چوارچێوەی هەمانجی لە کۆبنەوەدا تەماشایکە لێدانەکەی سعودیە بۆ پێگەی عەلی زەیدی خراپ بوو یان با بڵێن بۆ ئەو بەرنامەیە کە لەگەڵ گروپە چەکدارەکان هەی بوو خراپ بوو وای لێ کرد کە جارێکی دیکە دەنگیان بەرزکردنەوە بڵێن ئێمە ئەوەتە عەتفی شەقامیشیان جوڵاند و ئەوانش قسەیان گەورە بۆ بەرامبەر عەلی زەیدی بەس وا بزانم هەوڵک هەیە لەم ماوەی داهاتوودا جارێکی دیکە هەر بچێتە سعودیە بەڵێ مەبەستم ئەوەیە تا ئێستا حکوومەتەکەی بەڕێز عەلی زەیدی و خۆی داعمی ئەمریکای هەیە و داعمی چوارچێوەی هەماهەنگی هەیە کە بە گرنگە و داعمی با بڵێن ئیقلیمیشی هەیە داعمی ئیقلیمیشی هەیە هەم ئێران تا ئێستا بەڵێ بەڕەسمی هینی ڕای نەگەیاندۆ بڵێ ئێمە دژی حکوومەتەکەی یان بە شێوەیەک لە شێوەکان دژایەتی بکە تورکیا سووریا ئێستا پەیوەندێکی باشی لەگەڵ هەیە ئەمە سعودیە و بە تایبەتی قەتەر و خەلیجەکانیش بەگشتی پەیوەندیان لەگەڵی باشە و لە سەری هەمیشەوە ئەو داعمە ئەمریکیە کە تا ئێستا هەیەی بەگشتی دۆخەکە بەرەو ئومێدبەخشی دەڕۆیان مەترسیدارە و یعنی جارێ یەکەم ئەگەر ڕێکەوتنەکەی نێوان ئێران و ئەمریکا سەر بگرێ و وەزعی منتقەکە بەگشتی هێور بێتەوە بەرەو باشتر دەچێت ئەو پارەی کە بڵین لە ئەمریکا هینی کردوتەوە هێنانەوەی دۆلار کێشەیەک نەماوە لە دوای سەردانەکەی بەڕێز عەلی زەیدی ماوەتەوە عێراق لە ناوخۆدا هەندێک بابەتی چارەسەریەوەی کە سیوری لە بەردەستدانیە و چۆن ئەم پارەیە کۆ دەکاتەوە دێنێتەوە دەستی حکوومەت هەندێک هەڵبگاوبنێ بە شێوەیەکی گشتی وەزعەکە ئێستا وەزعی دارایی عێراق خراپە وەزعی اقتصادی خراپە بەڵام زۆر جێی مەترسی نییە چونکە عێراق ناچار بێت دەبێت دەست بۆ احتیاطەکەی بەرە ینی با هیم بێ زۆر جێی مەترسی نییە زۆر جێ مەترسی نییە بەڵام پێویستی بە هەنگاوی جددی هەیە بۆ چارەسەر ئەگەر بیانەوە چارەسەری بکەن ئەگەرنا بە تایبەتی بۆ ئەم ساڵ زۆر جێی مەترسی نییە. بەڕێز شێروان میرزا دامی لژنەی دارایی لە خولی پێشێن زمانی نوێنەرانی عێراق زۆر سپاس. خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەومان پێشکەشکردن هەموو لە یەکسان ئەمانەتی خوای گەورە بن خواتە.